ئەو سەرکردەیەی کە حەزێکی گەورەی هەبوو بۆ داڵدەدانی زۆرترین پەنابەر لە وڵاتەکەیدا و بەم کارەشی وڵاتەکەی کردە سێمین گەورەترین وڵات لە ڕاگررتنی پەنابەران. ئەنگێلا دۆرتیا مێرکڵ سەرکردە ئاشتی خوازەکەی ئەڵمانیا نقطەی ئەساسی سیاسەتەکانی ئەوروپا. ئەین ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە کۆچکردنی خانەوادەی مێرکڵ لە ڕۆژاوای ئەڵمانیاوە بۆ ڕۆژهەڵاتی ئەڵمانیا. مێرکڵ لە بەردۆخی دینداری باوک و باپیرانی ژیانی منداڵی لە لادەکانی دەوروبەری بەرلین بەڕێکردووە کە 90 کیلۆمەتر لە پایتەختەوە دوورە. تاوەکو لە ساڵی 1960 مێرکڵ پەیوەندی بە گەنجانی ئەڵمانیای ئازادەوە کرد کە بە FDJ بزوتنەوەیەکی فەرمی گەنجانی کۆمۆنیستی بوو کە پارتی یەکێتی سۆسیالیستی مارکسی لینینی دەسەڵاتدار و پاڵپشتیانی دەکرد. ئاستی دینداری و نەتەوەیی تێکەڵ بە خوێنی بووبوون. لە ماوەی پەیوەندی کردنی بە بزوتنەوەی گەنجان بەشداری لە چەندین خولدا بە ناچاری کردووە. لاسەر مارکسیزم و لینینیزم نمرەکانی تەنیا سیر دەکران. مێرکڵ دەیگوت هەندێک جار ژیان نزیک بوو لە ئاسوودەیی بە شێوەیەکی دیاریکراو، چونکە هەندێک شت هەبوون کە مرۆڤ بە سادەیی ناتوانێت کاریگەری لەسەر دروست بکات. مێرکڵ یەکەمین ژنە ڕاوێژکاری ئەڵمانیا بوو. نە لە پێش و نە لە پاش ئەو ئەڵمانیا ڕاوێژکارێکی ژنی هاوشێوەی ئەوی نەبووە. چانسلەری ئەڵمانیا بوو، هاوشانی سەرۆکوەزیران کە گەورەترین دەسەڵاتی وڵاتە. Und ich will noch einmal darauf verweisen, dass der 4. September, um den sich ja heute viele Diskussionen ranken, mitnichten eine unilaterale Aktion war. Angerufen. Die Außenministerien haben sich koordiniert, weil gerade ein Außenministerrat herrschte. مێرکڵ تاکە سەرکردە بوو کە پەنابەرانی وڵاتەکەی خۆش دەویست. هەر بۆیە لەسەر وەختی سەختترین قەیرانی ئەوروپادا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ئەو ژنە دەیگوت ئەڵمانیا سنوورەکانی هەمیشە بەکراوەیی دەهێڵێتەوە لە بەرامبەر هەر بارێکی نائاسایی مرۆیی. لە دوایم قسانەی بە ماوەیەک لە بەشێکی زۆری وڵاتانی دنیاوە بە تایبەت سووریا خەڵکی پەنابەر ڕوویان کردە وڵاتەکەی و داوای مانەوەیان دەکرد. واڵاکردنی دەرگاکانی مێرکڵ و ئەڵمانیا بەڕووی پەنابەراندا کاریگەری زۆری هەبوو بۆ تێڕوانینی میلەتانی تر بۆی. هەر ئەم کاریگەریانە لە ساڵی 2022 بووە هۆیەوەی خەڵاتی ئاشتی جیهانی ببەخشرێتە ئەنگێلا مێرکڵ و لەگەڵ ڕێز و تەقدیرێکی زۆر لە پای هەوڵەکانی بۆ پێشوازیکردن لە پەنابەرانی جیهان لە وڵاتەکەیدا لە ساڵی 2015 کە زیاتر بوون لە 12 ملیۆن پەنابەری وڵاتانی سووریا، عێراق و ئەفغانستان. جارێک لە مێرکڵیان پرسی بۆچی وڵاتەکەت هێندە گرنگی بە کەرتی پەروەردە دەدات؟ لە وەڵام داوتی چونکە تێچووی نەزانی گەلێک زۆرە. بۆ گەل و میلەتانی پێشکەوتوو پەروەردە شاڕێگەی گۆڕانکاری ڕاستەقینەیە. هەموو گەلێکی پێشکەوتوو هەر لەم ڕێگەیەوە دەستیان پێکردووە. مێرکڵ پەیوەندیەکی باشی لەگەڵ کوردەکان و سەرکردە کوردیەکان هەبوو. هەر بۆیە لە وەختی جەنگی داعشدا چەند جارێک هاوسۆزی خۆی دەربڕی بۆ کوردەکان و دەیگوت من خۆم بەرپرسیارەتی هەڵدەگرم لە ناردنی چەک بۆ کوردەکان لە عێراق و ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش. Wir haben jetzt die Chance mitzuhelfen, eine menschenverachtende Terrorgruppe zu stoppen und ihre weitere Ausbreitung abzuwenden. Wir haben jetzt die Chance, das Leben von Menschen zu retten und weitere Massenmorde im Irak zu verhindern. وتیشی ئێستا چانسی ئەوەمان هەیە کە یارمەتی دەربین لە ڕزگارکردنی ژیانی خەڵک و ڕێگریکردن لە هەر کوشتنێکی بە کۆمەڵ دەبێت ئەم دەرفەتە بەکار بهێنین. سەرکردەیەکی بەکارێزما بوو.
هەر بۆیە لەو کاتەی کە زانی ئیتر ناتوانێت بە تەواوەتی جڵەوی شتەکان بگرێتە دەست و تەمەنی لە زیادبوونایە خۆی هاتە سەرخەت و گوتی ئیتر من ناتوانم و خۆم بۆ خولی پێنجەم وەک ڕاوێژکاری ئەڵمانیا هەڵنابژێرمەوە. ئەنگێلا مێرکڵ ئێستا تەمەنی 70 ساڵە و وەک سیاسەتوانێکی ئەڵمانی خانەنشین خەریکە لە دۆخی سیاسی دنیا دەڕوانێت.